ئێرە گوندێکی کوردستانی سەر بە قەزای کفری گەرمیانە، بەڵام تەواوی دانیشتوانەکەی عارەبی ئاوارەن. عەرەبەکانی ئەم گوندە داهاتوویەکی نادیار چاوەڕێیان دەکات، بەو پێی لەم گوندە دوورە دەستە بێ خزمەتگوزاریەدا و لە دۆخێکی خراپدان بەهۆی وێرانەبوونی ناوچەکانیشانەوە ناتوانن بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. ئەوەیەکان هەرچی خانی ساب ڕمیانە و هەرچی خانی قوڕ و ئەمانە سوودیانە و ئاسینەکە ماسێکی سسیانە و بردیانە کردیانە سەحرایە. ئەرێ وەڵڵا ئەوی پارەیشمان نییە حتا ڕۆن ئەمە هین زندای پێمانەوە تێن بگەڕێنەوە بەس بۆ چیە گەڕێنەوە؟ والله وضع منطقتنا بەخوا دۆخی ناوچەکەمان لێبۆتەوە، خانۆکانمان وێران کراون، هیچ شتێک نەماوە. ئەم ژنە بەڕەگەز کووردە، بەڵام هاوسەرگیری لەگەڵ پیاوێکی عەرەبدا کردووە و 40 ساڵە لە نێو عەرەبدا دەژی. بۆیە کاتێک ناوچەکانیان لە پارێزگای سەلاحەدین دەبێتە گۆڕەپانی شەڕی حەشد و داعش، ئەم ژنە پێشڕەوی کەسوکارە عەرەبەکەی دەکات و لەم گوندەدا دەیانگیرسێنێتەوە. دزيوك كم صالة يا وقت صدام حسين قبل صدام حسين قديم كفرنا عرب مانية رزالته أنا والله وقار وخفت وسام هم درك يعني دش أنا والله تازة خلق عالم عماراتي حتى نار ما نخاف بلا معنا باش بيمان أتى الحكومة بار ما نقدر ترسل ما كنت أبغى يجي رحمة دانیشتوانە عەرەبەکەی ئەم گوندە کە گوندی ڕەحیم ورقەی سەر بە قەزای کفریە ستایشی مامەڵەی کوردەکان دەکەن لەگەڵیاندا. خزمەت کوردەکان یعنی یەکجا قسۆریان نەکردە، قسۆریان نییە، مستحیل قسۆریان نییە، هەرچی داوایەکەن ئەخوا قبول ناکەئیدەن، هەرچی احتیاجیانمان بێ ڕۆن لەلایەن ئەیدەی پێمانە. ئەرێ وەڵڵا زۆرێک لەو خێزانە عەرەبانەی لە گەرمەی شەڕی داعشدا ڕوویان لە هەرێمی کوردستان کرد گەڕاونەتەوە بۆ ناوچەکانی خۆیان، بەڵام بەشێکی زۆریشیان لەگەڵ کووردا تێکەڵاو بوون و لە ناوچە جاجەکانی هەرێم ماونەتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.